ڕۆژ لە دوای ڕۆژ و تا نزیک دەبینەوە لە ڕۆژی 30 ئەیلول کە دەنگدانی تێدا بەڕێوە دەچێت بانگەشەی قاوارە و حیزب و لایەنە سیاسیەکان لاولێر گەرم و گۆڕتر دەبێت. شەقام و شوێنە گشتیەکان لە پۆستەر و وێنە و ئاڵای حیزبەکاندا پۆشراون و کاندیدەکان شیعاراتی جۆرا و جۆریان لەسەر پۆستەر و وێنەکانیان داناوە بۆ کۆکردنەوەی دەنگی هاوڵاتیان. گەرم و گڕی پێوە دیارە ئەوەی کە دەنگ دەداتن وەختەکەی مایە ئێستان هیوام وایە هەر کاندیدەچیاندان پەرلەمان لە هەر لایەنە کوڕەنگێک بێتن کە بەڵێنەکەی دەداتن بەجێ بگەینی بۆی ئێمەی هاوڵاتی تێیدا سوودمەند بین. ئەوە پێنجەمین جەولەی خولی پەرلەمانە ئەمە هەڵبژاردن ئەکرێتن و خەڵک ئەچێتە پەرلەمانی ئەو داوایە کە خەڵک هەیتی ناتوانێت ئەو داوای خەڵک بین نەجێ و ناشتوانن دڵنیامە ناشتوانێت بین نەجێ لەبەرچی ناتوانێت بین نەجێ ئەوانە ئەو کەسەی کە چووە خۆی کاندید کردووە بە مرامی دەوڵەمەندبوونی خۆیتی نەک بەڵام بە مەرامی گەیاندنی کۆمەلگا تاچی کۆمەلگا بۆ خۆشگوزەرانی. بەشێک لە هاوڵاتیان هیوایان بە هەڵبژاردنەکان و دەنگدان بە کاندید و لایەنە سیاسیەکان نەمایە و پێیان وایە تەنها وەک جاران دەنگی خۆیان دەدەن تا چەند کەسێکی تر بنێرنە پەرلەمان و گۆڕانکاری لە ژیانی ئەواندا دروست نابێت. بەڵام لە بەرامبەریشدا بەشێک لە هاوڵاتیان متمانەیەکی زۆریان بە بەرنامە و پرۆژەی کاندید و حیزبەکانیان هەیە و پێیان وایە خزمەتێکی زۆر بە خەڵکی کوردستان دەگەیەنن. لەوە گەیشتوینە کە هیچ نەدەتوان هیچ بەڵێنەکان جێبەجێکەن نەدەیکەن و هیچ شان کردیە باشە وەکو انتخابات و انتخابەتی هیچ دنیای بچی و انتخابی کوردستانیە سەیری کە نە بە شێوازێکی منتەزم نە بە شێوازی یاسایی قانونی هیچ تێدانە لافیتە لەسەر لافیتە درایە ئەحلامات شەڕە لە ئەعلامات شەڕە جنێ و شەڕە قسەکردن بێزارێک تاوی خەڵک با تا ڕەشبین بۆ لە هەموو هەڵبژاردنەکان بەڕاستی يعني كانتخابات دي خلق ئێستا ترسی گەیشتی کە انتخاب دێتن بەرەبەری انتخاب لە انتخاب نزیک دەبینەوە خەڵک ترسی دەگاتی بەڕاستی چکە زۆر لێ بێزاری. ئەو کاندیدانێکەوە ئێستا لە ناو جەماوەری کوردستان پرۆپاگەندە بۆ ئەم هەموو کردارە دەکەن بۆ هەموو بە پرۆپاگەندانە دەکەن کەوا کوردستان بەرەو ئارامی و خۆشی و بەرەو خۆشگوزارانی و بەرەو خزمەت گوزاری دەچی پێویستە لەژێر ئەو متمانەی خەڵکەدا بن کەوا دەنگ بەدەستدێن و دەبنە ئەندامی پەرلەمان پێویستە ینی کە بەدەنگ داوای خەڵکەوە بچن نەک بەس بۆ ئامانجێکەوە بگەن بە پەرلەمانی کوردستان. هەڵبژاردنەکان بۆ خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت تێدا 773 کەس خۆیان کاندید کردووە لەو ژمارەیەش 201 کەس کاندیدی ژنن و ئەگەر ژنان دەنگی پێویستیان بەدەست نەهێنا دەبێت ڕێژەی بەشداری پێکردنی ژنان 30% بێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر